چاوەڕێگەرانی ئازیز ئەم کاتتان باش خۆشحاڵ و بەختەوەرین لەم چاوپێکەوتنا بە یەکتر دەگەینەوە بەڕێزان چاوپێکەوتنی ئەمجارەمان لەگەڵ بەڕێز عەلی حوسێن ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی و بەرپرسی لقی دووی هەولێری پارتی دیموکراتی کوردستانە. کاک عەلی زۆر بەخێر بێت. زۆر سپاسان. کاک عەلی سەرەتای بەرنامەکە لەو پرسیارەوە دەست پێ ئەەکەین لە دوای ڕاگەیەنراوەکەی سەرۆکی هەرێمی کوردستان بۆ دیاریکردنی وادەی هەڵبژاردنەکان لە ئێستادا ڕۆژ دوای ڕۆژ ئەو وادەیە نزیکتر دەبێتەوە. ئێوە وەکو پارتی دیموکراتی کوردستان چۆن دەڕوانە بەڕێوەچوونی ئەو پرۆسەیە؟ طبعا پرۆسەی سیاسی ئەوڕۆ لە کوردستان پێویستی بەوە هەیە کە هەڵبژاردن بکرێتن هەڵبژاردن بۆ ئەوەی ڕێز لە بنەماکانی دیموکراسی و ڕێز لەوە بگیرێت کە ئاڵوگۆڕی دەسەڵات بە شێوەیەکی مەدەنیانە و بە شێوەیەکی دیموکراسیانە هەمومان ڕێز بگرینەوە بگەڕێنەوە بۆ مەرجعیەت کە خەڵکە بۆیە شەریعەت لە خەڵک وەربگرینەوە. بۆیە ئێمە بڕوامان وایە هەڵبژاردنەکان لە کات و ساتی خۆی بەپێ ئەو هەلومەرجانەی کە دێنە پێش بە ڕەچاوکردنی ئەو هەلومەرجانەی کە دێنە پێش هەڵبژاردنەکان لە کات و ساتی خۆیدا بکرێت. پێت وایە هەڵوبەرجی ئێستا گونجاوە بۆ ئەنجامدانی هەڵبژاردنەکان؟ بەڕای من ئەوەی ئەنجومەنی پارێزگاکان تەخیریش بووە دەبایە زووتر بکرێت. ئەوەی تری شێشتە کاتی وادەی نەهاتووە بەڵام بەڕای من کاتەکە گونجاوە بۆیە دەبێت تەڕەدود نەکەین لەوەی هەموو لایەنەکان خۆ ئامادە بکەین بۆ ئەو پرۆسەیە. با بڕوای بەڕێزت ئەو هۆکارانە چی بوون کەوای کرد هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان کە ماوەی زیاتر لە 8 ساڵە ئەنجام نەدراوە دوا بخرێت بەو شێوەیە؟ یعنی ئەو پاساوانە چی بوون کەوای کرد ئەم هەڵبژاردنە دوا بخرێت؟ کۆمەڵک هۆکار هەنە کە هەندێکی پەیوەستن بە وەزعی ناوەخۆ و هەندێکی پەیوەستن بە وەزعی عێراق. تەسەور دەکەین هەمومان چ حزبی دەسەڵات چ معارەزەش تەفەهومی ئەو مەسەلەیەمان کرد کە هۆکارەکانی وازح بوون و ئێمەش وەکو پارتی تەسەور دەکەم هاوپەیمانێتی ئێمەش هیچ کاتێک لەگە ئەوە نەبووین کە ئەو ماوەیە یان تاخیر ببیتن یان لەسەری ڕابۆستین. بۆیە هەموو جارێک کە باسی هەڵبژاردنەکان کراوە ئێمە تەکیدمان لەوە کردوودەوە کە جەوێکی وا بڕەخسێ بۆ ئەوی بتوانین هەماهەنگی بکەین و کاتێک دیاری بکەین بۆ ئەوی هەڵبژاردنەکان ئەنجام بدرێن. بەڵام لایەنە ئۆپۆزیسیۆنەکان هەردوو حزبی دەسەڵاتدار بە بەرپرسیار دەزانن لە بەرامبەر ئەنجام نەدانی یاخود دواخستنی هەڵبژاردنەکانی ئەنجومەنی پارێزگاکان. ڕێی بەڕێز لەو بارەوە چییە؟ طبيعي معارضة إنسان كدصلات ومعارضة بالتأكيد يعني بوتشوني جيان دبيتن رز لبوتشونا كان يشان دقين بلام بالتأكيد بو أو مسائلنا خلشي كردستان دتواني وتعوديري سياسي وخلشي كردستان يجي دتواني تقييمي أما بكاتن برأي إما كمالك هوكار هبونا كأو هوكارنا خوشيان معارضة أحزابي تريش لكردستان درشي في أكان أو هوكارنا بونته هوي أوي دواکەوتنی و دواکەوتنیش پەیوەست نەبووە بە حزبەشی سیاسیان لایەنێکی سیاسی بەتەنە. بەڵێ بەشێک لە چاودێرانی سیاسی پێیان وایە هەڵبژاردنەکانی ئەم جارە گۆڕانکاری بنەڕەتی بەسەر سیستەمی سیاسی لە هەرێمی کوردستان دێنێ. بۆ چوونی بەڕێز لەو بارەوە چییە؟ تاکی بەڕای من چ گۆڕانکاریەکی گەورە لە ساحەی سیاسی لە کوردستان لە ڕووی سیاسی لە ڕووی ئابووری لە ڕووی کۆمەڵایەتی ڕووی نەداوە کە بیتە هۆکاری ئەوەی کە ئەو گۆڕانکاریە گەورەی جەنابەت باسێکی ڕوو بدات و لە لایەکی تریشەوە هەلومەرجی ئێستای سیاسی لە کوردستان و پێویستی ئەو هەلومەرجە بۆ یەکلاکردنەوەی کێشەکان و گیر و گرفتەکان چ لەسەر ئاستی عێراق و چ لەسەر ئاستی هەرێمایەتی و نێودەوڵەتی ئەو ئەزمونی ئێستای هەرێمی کوردستان کە ئەو مەرحەلەی ئەو قۆناغەکە تێدا تێپەڕی قەنەعەتمان نییە ئەو گۆڕانکاریە بنەڕەتیە یان گەورەیە کە جەنابەت باسێکی ڕوو بدات. ڕەنگە تەکید لە ئەنجامی هەڵبژاردنەکان هەندێک جیاوازی ئەوی بەڵام ئەو جیاوازیە نابیتن کە جیاوازیەکی یەکجار زۆر و بنەڕەتی بیت. بەڵێ هەندێک لا باس لەوە دەکەن کە سەختترین ململانەی یەکلاکەرەوە ئەم جارە لەسەر هەولێر دەبێت. ئێوە وەکو پارتی دیموکراتی کوردستان چۆن خۆتان بۆ ئەو ڕوبەڕووبوونەوەی ئامادە کردووە؟ ئێمە وەکو پارتی بڕوامان بە هەڵبژاردن هەیە بڕوامان بە ئاڵوگۆڕی دەسەڵات هەیە قەنەعەتیشمان وا هەیە هەر شوێنێک لە شوێنەکانی کوردستان بە گوێرەی ژمارەی دەنگدەر و ژمارەی ئەو خەڵکەی کە تێدا دەنجی ئەدا تەسیراتی خۆی هەبی بۆ یەکلاکردنەوەی ئەنجامی هەڵبژاردنەکان لێرە لە کوردستان. هەولێر بە حکمی ئەوەی پایتەختی کوردستانە بەتەکید لە هەموو لایەنە سیاسیەکان پێگیان لە هەولێر هەیە یان وجودیان لە هەولێر هەیە لە ئەسەر ئاستی سەرکردایەتی و مەکتەبی سیاسی. زۆرش ئاساییە ململانەیەکان لە پایتەخت بن نەک لە کوردستان بەڵکو لە زۆر وڵاتانی پێشکەوتوی دنیا شوایە
ئێمە ڕێز لەو ململانەیە ئەگرین، ڕێز لە ئێرادەی خەڵکی ئەگرین، ڕێز لە بەرنامە و بۆ چوونی هەموو حزب و لایەنە سیاسیەکان دەگرین لە هەر ئاستێک بیت. بەڵێ ئێوە وەکو پارتی ئاستی جەماوەری خۆتان لە هەولێر چۆن دەبینن؟ هەولێر مێژووی هەولێر لە دروستبوونی پارتی دیموکراتی کوردستانەوە مێژوویەکی دیار و پرشنگدارە و پارتی یەکێک بە لەو حزبانە کە مێژوویەکی دوور و درێژی لە کوردستان بەگشتیە بە تایبەتی لە شاری هەولێریش. پێگەی پارتی لە شۆڕشی ئەیلولی مەزن دیار بوو کە پێگەی پارتی چ پێگەیەکی بەهێز بوو، خەڵکی هەولێر و دەشتی هەولێر لە پێشمەرگە و لە کەوادر و لە ئەندامانی حزب بۆ دوای نەکسەی 75یش ڕۆلی خەڵکی هەولێر دەوری خەڵکی هەولێر دەورێکی بەرچاو بووە و ئێمە دوای ڕاپەڕینیش ڕاپەڕین کە هەڵبژاردننی 92 بوو پێگەی پارتی دیار بوو لە ناو هەولێر و لە دەور و بەری هەولێر چ پێگەیەک بوو و لە هەڵبژاردنەکانی ڕابردووش قەناعەتمان وایە دیار بوو ینی پێگەی پارتی لە پێشی حزبەکانی تر. بەڵێ ئێمە بەستم دیارە یەکێتی نیشتیمانی دەڵێ ئێمە وەزعمان زۆر لە هەڵبژاردنەکانی داهاتوو باشتر دەبێت لە ئێستادا وە گۆڕانیش دەڵێ ئاستی جەماوەریمان لە بەرزبوونەوەدایە وە لایەنە ئیسلامیەکانیش بە هەمان شێوە گەشتبینن بە زیادبوونی دەنگەکانیان لە هەولێر. ئێوە وەکو پارتی چۆن خۆتان دەبینن لە هەولێر؟ طبیعی هەموو لایەنێکی سیاسی ئەبێ بە ئومێدەوە بڕوانی دە مستقبلی ینی مستقبلی خۆی ئایندەی خۆی ئەمە شتێکی طبیعیە ئینسان هەموو مرۆڤەکان کەسەکان ئەبێ متەفاعیل بن. طبیعی ئەمە ڕێز لە بۆچوونی هەر لایەنێکی سیاسی ئەگرین بەڵام بە قەنەعەتی ئێمە طبیعی هەموو لایەنێک لە لایەنەکانی کە جەنابەت باسی کرد پێگەی خۆیانەیە هەریەک بەپێی قەبارەی خۆی بەپێی بەرنامەی سیاسی خۆی بەپێی بەرنامەی ئابووری خۆی بەپێی مێژووی خۆی و بەپێی بەرنامەی ئایندەی خۆی. بەڵام قەنەعەتمان وایە ئێمە لە هەولێر دەتوانم بە حکمی بەرپرسیارەتی من لە هەولێر خوێندنەوەی من بۆ شاری هەولێر بۆ پێکهاتەی شاری هەولێر پارتی لە حزبە یەکەمەکانی هەولێر دەبیتن و کۆمەڵک هۆکاری شانە کە مرۆڤ بتوانی و هەندێک استیفتای غێر مباشریش یان ناڕاستە و خۆش ئەنجام دراون لە ماوەی ڕابردوو هەندێک هەڵوێست هاتوونەتە پێش بە پیرۆهاتنی خەڵکی هەولێر بۆ بەرەو سیاسەتی پارتی بەرەو بەرنامەی پارتی بەرەو نەهجی ڕێبازی بارزانانی قەنەعەتی ئێمە وایە کە خەڵکێکی زۆری هەولێر لەگەڵ سیاسەتی پارتیە لەگەڵ سیاسەتی جەنابی سەرۆک مەسعود بارزانیە بۆیە ئێمە هەستەکەین کە بێکاتەی هەولێر واقعی هەولێر وایە خەڵکێ پارتی نییە وەکو پارتی وەکو تەنزیم بەڵام لە سیاسەتی پارتی ڕازیە لە سیاسەتی جەنابی سەرۆک مەسعود بارزانی ڕازیە قەنەعەتی وایە لە سایەی سیاسەتی پارتی لە سایەی بوونی جەنابی سەرۆک بارزانی لە هەرەمی دەسەڵات یان لە سەرۆکایەتی لە کوردستان بەرژەوەندی ئەو ئەمنیەتی ئەو دەپارێزرێت. بەڵام بە گوێرەی پێشبینی و تێڕوانینەکانی لایەنەکانی تر بەرزبوونەوەی ئاستی جەماوەری لایەنەکانی تر کار ناکاتە سەر نزمبوونەوەی ئاستی جەماوەری پارتی یان ڕێژەی دەنگدرانی پارتی لە هەولێر بە پێچەوانەوە طبیعی خۆی ژمارەی دانیشتوان زیاد دەبیتن بە پێ ئەوەی تەمەەن زیاد دەبی بۆ ئەوەی لەوەی کە خەڵک حەقی دەنگدانی زیاتر ئەبیتن و هەڵبژاردنەکانیش نەکراون کە مرۆڤ ئێستا ڕاستەوخۆ هەڵبژاردنەکان بە دەردەخەن بەڵام بە حکمی ینی ئێمە ئەوەی کە لە ناو خەڵکین بەرپرسیارەتیمان هەیە و خوێندنەوەمان بۆ خەڵکەکە و ئەو بەرنامانەی کە لە ڕووی ئابووری لە ڕووی سیاسی لە ڕووی کۆمەڵایەتی و تێکەڵاویمان لەگە خەڵک خوێندنەوەی ئێمە وایە کە هەولێر یەکە لەو شوێنانەی کە ئێمە ئومێدەکی گەورەمان پێ هەیە. بەڵێ گەر بینە بە سەرباسی ڕێکەوتنامەی استراتیزی دیارە لە چەند ساڵی ڕابردوو بەرپرسانی پارتی و یەکێتی لێدوانی جیاوازیان لەسەر ئەو ڕێکەوتنامەیە هەبووە بە تایبەتیش پارتی کە هەمیشە ئەوەی بیری یەکێتی دەخستەوە کە ئێمە زۆری نین بەڵام نیوەی پۆستەکانی هەرێم و بەغدامان داوە بە ئێوە بەڵام لە چەند مانجی ڕابردوو بینیمان پارتی دیموکراتی کوردستان زۆر پەرۆشتر بوو لە سەرمانەوەی ئەو ڕێکەوتنامەیە ئەمە بۆ طبیعی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان و هەر لایەنێکی سیاسی لە کوردستان ئێمە ئەوڕۆ بەرپرسیارەتی گەورەمان لەسەر شانە ئەو بەرپرسیارەتە بەرپرسیارەتی ئەزمونە کە ئەو ئەزمونە ئەمانەتێکی گەورەیە لەسەر شانی هەموو لایەکمان بەڕای من بەهەستکردن بەو بەرپرسیارەتیە بە خوێندنەوەی ئەو واقعی کە هاتە پێش لە دوای ڕوخانی بڵێم ڕژێم ڕوخانی بەعس و دروستبوونەوەی عێراقی نوێ پێویستی بەوە هەبوو ئێمە هەموو لایەکمان هەماهنگ بین نەکەر پارتی و یەکێتی بەڵکو لایەنەکانی تریش. بەڵێ دەگوترێت لە
دانیشتەکانی ئەم جارەی نێوان پارتی وێچەتی پارتی بەڵێنی زۆری بە یەکێتی داوە بە جۆرێک سازشی لەسەر هەندێک مافەکانی خۆی کردو بۆ یەکێتی تەنها بۆ ئەوەی پۆستی سەرۆکی هەرێم لە دەست پارتی بمێنیتەوە بۆ چوونی بەڕێزتیان ڕوونکردنەوەی بەڕێز لەو بارەوەتیان خۆی پارتی بۆ بەرژەوەندی خەڵکی کوردستان و ئەزمموی هەرێمی کوردستان گرنگ ئەوە نییە پارتی چەند پۆستی هەیەیان چەند بەنسبەت پارتی زۆر جار بۆ بەغداش ئەگەر ئیلایەنەکی تریژبی تەمسیلی پارتی کردبیتن لە بەغدا یان لێرش لە کوردستان لە پێناوی سەرکەوتنی ئەو ئەزمونە پارتی بە کارێکی ئاسایی زانی و تەجروبەی ڕابردوش لە شۆڕشی ئەیلول خەڵکانێک نوێنەرایەتی پارتیان کرد ئەسن خەڵکی بێلایەن بوون بۆیە سیاسەتی پارتی و نەهجی ڕێبازی بارزانانی ئەوەیە ئێمە ئەوەندەی متەمەسکین بە کوردایەتی و بەسەرکەوتنی ئەو پرۆسە ئەوەندە متەمەسکنین بە حزبایەتی تەسک و ئیلا ئەوێ پارتی بە مەرج نییە خەڵکەکەیە ڕەنگە ئینتیمای سیاسیشی نەبی بەڵام کەسێکی تەکنۆکرات و کەسێکی نیشتیمان پەروەربی یان هەتا لایەنێکی سیاسی ئەگەر ڕێککەوتن هەبی و تێگەیشتن و تەفاهم هەبیتن ئەو استراتیجێت و سیاسەتەی کە لە بەرژەوەندی هەرێمی کوردستانە جێبەجێ بکاتن با تەمسیلی پارتیش بکە لەو شوێنانە پێمان ئاساییە بەڵێ لە ئێستادا زۆر باس لە هەڵبژارنەوەی سەرۆکی هەرێم دەکرێت بۆ ئەمە بەستەش وەفدی پارتی و یەکێتی سەردانی هەر سێلایەنەکەی ئۆپۆزیسیۆنی کرد پرسیارەکە ئەوەیە ئامانج لە داخوازیەکی لەو زۆرە چییە بۆچی پارتی و یەکێتی دەیانەوێ ماوەی سەرۆکایەتی کردنی سەرۆکی هەرێم درێژ بکەنەوە طبیعی ئێمە حەزەکەمەوەتان بۆ ئەو ڕاست بکەمەوە پارتی و نەمبیستە لە یەکێتیش لا بەلە لە ڕاگەیاندن هەندێک شتمان بیستیە پارتی داوای درێژکردنەوەی سەرۆکایەتی هەرێمی پارتی داوای هەڵبژاردن نەکات هەڵبژاردن بکرێت لە وادەی خۆی ئەنجومەنی پارێزگا پەرلەمانی کوردستان وی سەرۆکایەتی هەرێمیش بەڵام ڕەنگە بەخوێ هەلومەرجی سیاسی لە کوردستان خوێندنەوەی لایەنەکانی تر بە شێوەیەکی تربی ئێمە گوێ ڕدەگرین و ڕێزیش لە پێشنیار و ئارای لایەنەکانیش تریشەگرین بەڵام بە پێی زانیارەکان تەوەری سەرەکی گفتوگۆکانی نێوان ئۆپۆزیسیۆن و دەسەڵات و سەردانی وەفدی دەسەڵات بۆ لای ئۆپۆزیسیۆن باسکردن بۆ لە هەڵبژاردنەوەی سەرۆکی هەرێم جارێشتریان بۆ خولێشتری سەرۆکایەتیکردنی سەرۆکی هەرێمی کوردستان تاکید کۆمەڵێک شت باسکراون ئێمە کە هەڵبژاردنەکان نەکات بۆ هەڵبژاردنەکان بەتەنها ئەو وەزع سیاسیە و قەیرانە سیاسی کە لە عێراق هەیە کورد پێویستی بە یەکڕێزی و یەکدەنجی و یەک هەلوێستی هەیە لەو دانیشتانەی نەک تەنها لە بینی پارتی وێچێتی بەڵکو پارتی وێچێتی و لەگەڵ حەزب و لایەنەکانی تریش هەوڵ دراوە کە ئەو یەکڕێزیە دروست بکرێت لەو دانیشتانە بەتەکیت کۆمەڵێک مەسائلی ناوەخۆش دێتە ناوێ ئەو مەسائلی ناوەخۆ هەڵبژاردنە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای هەڵبژاردننی پەرلەمان هەڵبژاردننی سەرۆکایەتی هەرێمە ڕێی ئێمە وەکو پێمان گوتن ڕێی ئێمە لەگە هەڵبژاردنە هەڵبژاردنەکان بکرێ بەڵام تأکید ڕەنگە ئارایتری شەبیتن ئەو ئارایتر کە هەیە ئێمە گوێ دەگرین چ لە بەرژەوەندی ئەزمموی هەرێمی کوردستان و ئەو تەجروبەی کە ئێستا هەیە و لە بەرژەوەندی یەکێتی ڕێزەکانی ملەتی ئێمە بە تەکید پارتی بە اعتیباری وەردەگری و ڕێژیشی دەگریدە بەڵێ ئەندامێکی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی گۆڕان دەڵێت هەڵبژاردنەوەی مەسعود بارزانی بۆ جاری سێم کودەتایە بەسەر دیموکراتی و ڕاگەیاندنی دیکتاتۆریەتە لە هەرێمی کوردستان کۆمنتی تۆ لەو بارەوە چیە؟ خەڵک بخۆی ئازادە چ دەڵێت بەڵام حقیقات ئینسان ڕاستیەک هەیە ینی ئینسان ناتوانانی ئینکار بکە سەرکردە مێژوو دروست دەکا مێژوو سەرکردە بە ئاسان دروست نابیت جەنابی بارزانی لە ئیتحادی سۆڤیەتی بوو و پارتیش لێرە حزب بوو دوایی چەند ساڵ لەوێ لێرە کە کۆنگرایان دەبەستەوە بارزانی نەمریان بە سەرۆکی پارتی هەڵدەبژێدرایەوە جارەکی تر خۆ پارتی لێرە بوو دەیانتوانی سەرۆک دابرینەوە ئێستا جەنابی مام جەلال بەداخەوە ئەوڕۆ لە ناومان نییە هیوای چاکبوونەوەی بۆ دەخوازین مێژوو دروستی کردیە بەڕاستی یعنی ڕەنگە کەوادر و قیادی زۆر دیار و بەرچاو لە ناو ڕێزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانە بەڵام ئاسان نییە ینی تو یەک بڵێ من مام جەلالە کاک مەسعود ینی بە درێژایی تاریخ کاک مەسعود دروست بووە کاک مەسعود نەک وجودی ناوی بە ناوی ئەوەیە کە سەرۆکی هەرێمە پێگەی ئەو لە خەباتی سیاسی خەڵکی کوردستان ئەو پێگەیە وای کردیە کە پرۆسەی سیاسی ئەوڕۆ لە کوردستان ئەو ئەزمموی ئێمە پێویستی بەبوونی ئەوانە هەبیت بەڵام بە پێی یاسای سەرۆکایەتی هەرێم دەبێ سەرۆکایەتیکردنی هەرێم تەنها بۆ دوو خولبێ زیاتر نەبێ
طبيعي تاکو ئێستا ئەو مەسلەی دەستور یەکلا نەبووتەوە بەڕاستی کە یەکلا بووە ئەو کات دەتوانین قسە لەسە بکەین لەسەر مەسلەی جەنابی سەرۆک مەسعود بارزانی کە ئەوەندە متمەسک ئەو متمەسک نییەمە قەنەعاتمان وایە من بۆ خۆم لە نزیکەوە گوێم لە سەرکردەی بارزی لایەنەکانی ئۆپۆزیسیۆنیش بووە خۆیانشان باسی ئەویان کرد لە دانیشتەکانی داخراو کە ئێمە بۆ ئەو هەلوو مەرجە سیاسیە پێویستیمان بە کەسەکەیە کە بتانی هەموو ئەو تەوازنانە ڕابگری و بتوانیتن خاڵی هاوبەشی هەموو لایەنە سیاسیەکانیش بی لە کوردستان بەڵێ ئەگەر سەرۆکی هەرێم خۆی داوای نەکردووە جارێکتر خۆی بۆ خولێکتر کاندید بکاتەوە خۆی هەڵبژێرێتەوە چێن ئەو لایەنانەی زیاتر سوورن لەسەرەوەی کە جارێکتر سەرۆکی هەرێم یان بەڕێز مەسعود بارزانی جارێکتر بۆ سەرۆکایەتیکردنی سەرۆکی هەرێم هەڵبژێرێتەوە واللهی کە ئەوەی ڕاستی بیتن ئێمە لە دانیشتەکان و لە نزیکەوە دیتنی دانیشتەکانی ڕسمی و غێڕسمی ئیجابیات لە نەک لە هاوپەیمانێتی لە بە ئێمە و یەکێتی بەڵکو لە معارزەشە بینین بەڕاستی سلبی نابینین بەڵام ئەوەی کە گوێبیستە بین زیاتر ڕاگەیاندنە بەڕاستی لەبەرەوەی ناتوانین تعلیقەک بدەین لەسەر چونکە لە نزیکەوە هیچ شتێکی وامان گوێرێ نەبووەکە بەڵام بەپێی دوا ڕاگەندراوی ئۆپۆزیسیۆن تێڕوانینێکی لەو زۆرە یاخود داواکاریەکی لەو زۆرەی دەسەڵاتیان ڕەت کردوتەوە ڕەتیان کردوتەوە کە جارێکتر قایل بن بەوەیکەوە بەڕێز مەسعود بارزانی بۆ خولێشتری سەرۆکایەتیکردنی سەرۆکی هەرێم سەرۆکایەتیکردنی هەرێم هەڵبژێردرێتەوە خۆی جارێ پێم گوتی ئەمە باس نەکراوە داوا نەکراوە کە هەڵبژاردنش بوو تاکید هەڵبژاردنەکان جارێ کێشەی ئێمە کێشەی سەرەکی ئەوە بووە سەرۆکی هەرێمی کوردستان لەلایەن خەڵک هەڵبژێردرێتەوە یان لەلایەن پەرلەمان طبیعی ئێمە بەپێی ئەو ڕەشنووسەی دەستور کە لە پەرلەمان دەنجی بۆ داوە سەرۆکی هەرێمی کوردستان ڕاستەوخۆ لەلایەن خەڵک هەڵدەبژێتێتەوە و ئێمە تاکیدیشمان لەوە دەکردەوە چونکە جاری پێشووتر باس لەوە دەکرێت تەعەن لەوە دەدرا کە سەرۆکی هەرێم اتفاقی بینی پارتی و یەکێتی ئەمە ڕێی خەڵکی کوردستان نییە ئەمە تەنها ڕێککەوتنی استراتیجیە خەڵکی کوردستان پێڕازی نییە پێویستە سەرۆکی هەرێمی کوردستان ڕاستەوخۆ لەلایەن خەڵک هەڵبژێتەوە ئەمە قسەی معارزە و خەڵکی تر بوو بۆیە ئەو تەرحەدرا و خودی جەنابی سەرۆکیش داوای کرد کە من خۆم هەڵبژێرم ئەو جارە ئەبێ ڕاستەوخۆ لەلایەن خەڵک بی و فعلا لەلایەن خەڵکیش خۆی هەڵبژارد و بۆ داهاتوش یعنی مەبەستی ئێمە پێداگیری ئێمە ئەوەیە ڕاستەوخۆ لەلایەن خەڵک بیتن خەڵک بۆ خۆی سەرۆکی خۆی هەڵبژێری ئەگەر فعلا ئەوڕۆ کوردستان هەرێمی کوردستان و ئەو ئەزمونە پێویستی بە کەسێک هەیە سەرۆکایەتی بکە ئەو سەرۆکە یان ئەو کەسەی کە ڕێبەرایەتی ئەو خەڵکەکە لە ڕووی سیاسی ئەوڕۆ لە کوردستان بەڕاستەوخۆ لەلایەن خەڵکی هەڵبژێردرێت بەڵێ واتە ئێوە وەکو پارتی لەگەڵ سیستەمی سەرۆکایەتین لە هەرێمی کوردستان ئێمە وەکو پارتینا ئێمە هەموو زۆربەی لایەنەکان دەنجی زۆرینە لە پەرلەمان دەنجی پێدراوە نەک ئێمە وەکو پارتی بەتەنها ئێمە هەموو لایەنەکان ئەو پرۆژه یاسا هاتوتە پەرلەمان لە پەرلەمان مناقەشە کراوە زۆرینەی دەنجی پێدراوە ئەو یاسایە تێپەڕیوە بەڵێ بەڵام لە ئێستادا گوێمان لە بەشێک لە لایەنەکانی ئۆپۆزیسیۆن دەبێتەوە هەموو لایەنە سیاسەکانی کوردستان متفقن لەسەرەوەی جارێکتر دەستور بگەڕێنرێتەوە پەرلەمان و گفتوگۆی لەبارەوە بکرێت و هەندێک لە بەرگە و مادەکانی جارێکتر هەموار بکرێنەوە گۆڕانکاری تێدا بکرێت تەنها ئەوەی ناڕازیە و ناوێ ئەو دەستورە بگەڕێتەوە پارتی دموکراتی کوردستانە خۆی ئێمە ئەبێ جارێ هەر یەکێکمان بە ئارەزوی خۆمان قسە نەکەین خەڵک ئازادە لە شارە قسە بکە بەڵام خەڵکی سیاسی و نزیک لە ڕووداوەکان و شارەزا لە بوارە سیاسیەکان تێدەگە مەسەلەکان چۆنن ئەوانەی کە ئێمە هەمومان ئەوڕۆ قسەکەین هەمومان لە پەرلەمان دوێنێ دەنگمان بۆ داوە خۆمان تێبینیمان لەسەرەوە هەبووە کە ئەبێ سەرۆک ڕاستەوخۆ لەلایەن خەڵک هەڵبژێردرێت تاکید ئەمە مەسەلەی یاساییە ئەبێ لێ بگەڕین بۆ یاسان ناسەکان و ئەوانەی کە شارەزان لەو بوارە بۆ ئەوان لێ بگەڕین ئەوان بزانن بڕیان چ دەبی وە چۆنە بە ئەوان توان وەڵام بدەنەوە بەڵێ باشە ئەگەر بەڕێز مەسعود بارزانی نەیتوانی بۆ جاریشتر خۆی هەڵبژێرێتەوە بۆ سەرۆکاتی هەرێمی کوردستان لە ئێستادا بەدیلی کاک مەسعود چیە لە ناو پارتی بۆ ئەو پۆستە ئێمە تەسەور دەکەین نەمەسەلەکە بەدیلە نەمەسەلەش پارتیە ئەمە تەسەور دەکەین ئەو ڕۆی کوردستان پێویستی بە کەسێکە ئەو کەسە بتوانیتن تەمسیلی بەرژەوەندەکانی خەڵکی کوردستان بکاتن ئەوڕۆ چونکە زروفی سیاسی ئەوڕۆ لە کوردستان لە عێراق لە ناوچەکە پێویستی بە کەسەکە ئاعتیباری نێوخۆ
لەسەر ئاستی کوردستان لەسەر ئاستی عێراق لەسەر ئاستی هەرێمایەتی لەسەر ئاستی نێودەوڵەتی هەبیتن پێویستە ڕە چاوی ئەو کەسە بکرێتن بەڕاستی ئەگەر هاتە ئەو کاتیش وەکو عەرەب گوتنی لكل حادث حديث ئەو کات دەتوانین کات قسە لێ بکەین. بەڵێ کاک عەلی باس لەوە دەکرێت کە ئەگەر نەتوانرا زارێشتر بەڕێز مەسعود بارزانی خۆی هەڵبژێرێتەوە ئەوە قسە لەسەر ئەوە کرێکەوە کاندیدی پارتی یان بەڕێز کاک نێچیروانە یان کاک مەسرور بارزانیە ئایا ئەم قسەیە لەناو سەرکردایەتی کراوە یان سەرکردایەتی پارتی باسێکی لەو شێوەیە کردووە؟ دەزانن کاکە خۆی لە ڕووی یاسایی ئەمەش ملەتەچین هەر تاکەچی ئەو کۆمەلگایە ئازادە وەکو تاکێ پێشتریش بینیمان زۆر خەڵکی تریش خۆی تەرشیح کرد ئازادە خۆی کاندید بکات حزب و لایەنە سیاسیەکان ئازادن کاندیدیان هەبێت ئەو مەسەلە باس نەکراوە لە قیادەی سیاسی کوردستان بە گشتی لەسەر بەدیل و باسیش نەکرا لە ناو پارتیش ئەو مەسەلەیە باس نەکراوە و مەسەلەکەش ئەشخاص نین و شخص فلانیان یان فلان نەبیت مەسەلەکە پێویستی هەنووکەی خەڵکی کوردستانە مەسەلەکە هەستکردنە بە بەرپرسیارەتی ئەگەر کاک مەسعود جەنابی سەرۆک مەسعود بارزانی ئەگەر سەرۆکی هەرێمی کوردستانیش نەبی بە حکمی پێگەی خۆی مێژووی ئەرچی لەسەر شانە ئەبێ ڕۆڵ ببینیتن دەور ببینی نەکەر ئەو قادە سیاسیەکانی تریش سەرکردە سیاسیەکانی تریش هەر یەکێک بەقەدەر پێگەی خۆی ئەبێ ڕۆڵ ببینیتن بۆ سەرکەوتنی ئەو پرۆسەیە ئەو ڕۆلە کوردستان واتە کە باس نەکراوە کەواتە پارتی و یەکێتی سوورن لەسەر ئەوەی کەوە بەڕێز مەسعود بارزانی جارێشتر بۆ خولێشتری سەرۆکاتی هەرێمی کوردستان هەڵبژێردرێتەوە نازانم بەرنامەکەمان هەموو لەسەر سەرۆکایەتیە بەڵێ تەسەور دەکەم ئەوەی پێویست بوو لەسەر سەرۆکایەتی هەرێم ئەوە کافی بوو پەیامەکە پەیامی ئێمە ئەوەیە وازەحە ینی پەیامی ئێمە ئەو ڕۆی بەرژەوەندی هەرێمی کوردستان لەوەدایە کە خەڵکانێک قیادەی ئەو تەجروبەیە بکەن کە لە ئاستی هەلومەرجی ئێستای سیاسی ئابووری بوارەکانی تربن ئەو خەڵکانە بە تەکید لایەنە سیاسیەکان خۆیان تێبینی خۆیان دەدەن ئازادن ئاساییە بەڵام ئەو خەڵکانە ئەبێ بگەڕێنەوە بۆ شەرعێتی خەڵک بۆ شەرعێتی ملت دەتوانی ئەو ڕێی خۆی بداتن ئەم بیتیان ئەوی تر بیت هەروەکو لە ئامارەکەی وەزارەتی پلانداناندا دەردەکەوێت ڕێژەی ژمارەی دانیشتوانی هەولێر و دهۆک بەڕادێکی نائاسایی زیادی کردووە بەشێک لەلایەنە سیاسیەکانیش بەڕاستە و خۆ بە یان ناڕاستەخۆ حکوومەتی هەرێم و پارتی دیموکراتی کوردستان لە پشتەوەی ئەو زیاد بوو نەدەزانن ئێوە چیتان هەیە لەو بارەوە؟ طبیعی هەر کاتێک کە کاتی هەڵبژاردنەکان بێ کۆمەڵێک شت باسەکرێن ئەو کۆمەڵە شتانە ئەمە پروپاگندەی پێش هەڵبژاردنەکانە بەڕاستی لایەنە سیاسیەکانی زیاتر ئیسارە ئەەکەن زیادکردنی ژمارەی دانیشتوان طبیعی ئیحسان نەکراوە سەرژمێری نەکراوە لە کوردستان زیادکردنی ژمارەی دانیشتوان دەسەڵاتی حزبەکی سیاسی نییە دەسەڵاتی حکوومەتیش نییە چونکە هەندێک مەسایل پەیوەستە بە بەغداوە لە ڕووی یاساییەوە و خۆشتان ڕۆژنامە نووسن ئەگەر شتێکی لەو بابەتە هەبوایە هەتا ئێستا لە دەیان و لە سەدان ڕۆژنامە و گۆڤار و ئەوان هەموو بەڵێکان بەڵاو دەکراوە ئەگەر شتێکی وا هەیە خۆ دەکرێت بەڵاو کرێتەوە داواکاری گشتی بە دواتچوونی بۆ بکاتن بەڕاستی پەرلەمانی کوردستان بە دواتچوونی بۆ بکاتن حکوومەت بە دواتچوونی بۆ بکە بەڵام ئەمە ئەوەی دەبیستین هەر لە ڕاگەیاندن و شتی وایە تەکید یعنی ساڵانە خەڵک بەپێی تەمەن و ئەمانە هەژدە ساڵی تەواوە کە مافی دەنگدانی ئەبیتن زیاد دەبیت ڕەنگە شوێنی شتا شوێن لە ژمارەی بڵێم ئەوە ژمارەی دانیشتوانی زیاد بکاتن خەڵکەکەیە لە هەندێک شوێن احتیمالە مندار زۆر دروست نکاتن واقعی شارەکان واقعی گوندەکان شوێن هەتا شوێن فەرقا لە هەندێک شوێنیش ڕەنگە بە تاکید ئەو جۆرە شتانە شتێکی ئاساییە بەڵام ئەوە نییە کە شتێکی بەلگە و مەلموس هەبیتنیان شتێک هەبی کە شایانی بازبی تەنها ئەوی دەبیستین لە ڕاگەیاندنەکان بەڵێ لە هەڵبژاردنەکانی ڕابردوو بەشێک لە لایەنە سیاسیەکان بە تایبەتی لایەنە ئۆپۆزیسیۆنەکان گازندەی ئەویان دەکردکەوە هەڵبژاردنەکان زۆرێک لە تەزویر و لە خروقات و لە ناپاچی تێدا بووە و باسی ئەوەش دەکرێت لە کۆبوونەوەکانی ئەو جارەی وەفدی پارتی وێچەتی لەگەڵ ئۆپۆزیسیۆن یەکێک لە داواکاریەکانی ئۆپۆزیسیۆن نەزیهی هەڵبژاردنەکان بووە گەرنتی چییە بۆ
بەڕێوەچوونی هەڵبژاردنەکان بە پاکی لەم جارەدا. تاکید یعنی ئێمە لە دوای 91 کە کوردستان ئازاد بوو لە 92 کە یەکەم هەڵبژاردن کرا تەجروبەیەکی تازە بوو. هەڵبژاردن دوای هەڵبژاردن ئەزمونمان پەیدا کردووە چ لەسەر ئاستی کۆمسیۆن چ لەسەر ئاستی ئیدارە چ لەسەر ئاستی خەڵکیش. بە قەنەعەتی ئێمە هەر لایەنە سیاسیەکان اعتیماد بکاتە سەر ئەوەی کە تەزویر بکە یان پەنا بۆ شتی نادروست باتن کارێکی قێزەوەنە کارێکی نادروستە و ئەوە دەکرێتن بە شێوەیەکی یاسایی و بە هەماهەنگی لەگەڵ کۆمسیۆن کۆمەڵێک شوێن بگرێتە بەر بۆ ئەوەی ئەو ڕێو شوێنانە هۆکار بن ئەو جۆرە کارە نادروستانە ڕوونەدەن. قەنەعەتیشمان وایە ئەوڕۆ لە کوردستان تەوەجوهی لایەنە سیاسیەکان هەمویان بەو ئاراستەیە کە ڕێز لە ئیرادەی خەڵک بگرن. بەڵام هەر بینەوە سەر زیادبوونی ڕێژەی ژمارەی دانیشتوان لە هەولێر و دهۆک. دیارە لە ئێستادا ئێوە وەکو ڕێخستنەکانی پارتی تۆمەتبار دەکرێن بەوەی ڕۆڵتان هەوە لە زیادکردنی ئەو ڕێژەیە. ئەویش بە دەرهێنانی جنسیە بۆ خەڵکانی بیانی بۆ ئاوارە سووریەکان. ئێوە لەو بارەیەوە چی دەڵێن؟ خۆ جنسیە لە دەست ئێمە نییە، جنسیە لە دەست جیهاتی معنیە. بەڕاستی خۆ ئەگەر ئەو قسەی هەموو کەسێک دەتوانانی قسە بکاتن، قسەش بە بنەمابیان بێ بنەما خەڵک ئازادە قسە بکات، بەڵام بەڕاستی چ بەڵگەیەک هەیە لایەنێکی سیاسی یان جیهەتێکی دیاریکراو ئەم کارەی کردبی خۆ دەتوانین ئەوانەی ئەو جۆرە قسانە ئەکانیان ئەو پروپاگەندانە بەڵاوکردن و دەکرێت چەند بەڵگەیەک بدرێنە ڕاگەیان بدرێنە داواکاری گشتی بە دواتچوونی بۆ بکرێتن بۆ ئەوی ئەگەر شتێکی لەو بابەتانە هەیە بە قەنەعەتی من ئەو شتانە ئەسڵ و ئەساسی نییە شتی بێ بنەمان. بەڵام چەند بەڵگەنامەیە کە لە ڕۆژنامەی هاوڵاتی بڵاو کراونەتەوە ئاماژە بە دەستێوەردانی ڕێخستنەکانی ئێوە دەدەن. وەکو چێ ینی شتێکی پشتیوانمە نەبیستە. ینی لێرە و لەوێ کاتی خۆی حزب و لایەنە سیاسیەکان هەویان دەکرد بۆ ئەندامی خۆیان ئێستش هەیە، بەڵام هەویە حزبیە یعنی بۆ ئەندامی خۆیە هیچ علاقەی بە مەسایلی جنسی ئەوانن ئەو هەویە حزبی شتێکی معنەویە بۆ ئەو ئەندامە حزبیان ئەو بۆ کادرە لە دەوایری حکوومەتی شکاری پێ ناکرێتن بەو هەوی حزبیە. مەبەستیان دەستێوەردانە لە کاروباری فەرمانگەکان ئەو فەرمانگانەی تایبەتن بە دەرهێنانی جنسیە و ئەوانە. وەڵاهی کاکە من بەرپرسی لە قیدوم لێرە شتیوە لە ڕاگەیاندنەکان دەبیستم تاکید دەکەمەوە ئەگەر شتێکی وە هەبیت قەنەعەتم وایە ئەمە باسم کرد لە سەرەتا ئەمە پروپاگەندەی پێشی هەڵبژاردنەکانە بۆ ئەوەی لە ئێستاوە ئیشارەت بدەن بەوە کە فعلەن ئەگە سبەینێکە لایەنێک ئەو بە تایبەتی ئەوەی کە ئەو جۆرە پروپاگەندانەکە ئەگەر کەم و کوڕی هەبوو یان ئەگەر دەرنەچوان دەنجی کەمی هێنا باسی ئەوە بکە بەڵێ من نامگوت شتیوە هەبوو. خۆ ئەگەر هەیە شتێکی لەو بابەتانە هەیە ئەوانەی ئەو شتانەی کە هەیە بداتە ڕاگەیاندن بداتە شوێنە پەیوەندیدارەکان بۆ ئیجرات بکرێت. بەڵێ باس لەوە دەکرێت کە پارتی دیموکراتی کوردستان بۆ ڕازیکردنی یەکێتی و دوورخستنەوەی لە بزوتنەوەی لە باربردننی ڕێکەوتنامەی دەباشان کە لە نێوان یەکێتی و بزوتنەوەی گۆڕانە هەبوو پۆستی زۆری بە یەکێتی داوە بەڵێنی پۆستی زۆری بە یەکێتی داوە لەوانش پۆستی پارێزگاری هەولێر کە ئەگەر بێت و یەکێتی قبولی کە بە یەک لیست لەگەڵ پارتیا دابەزێ. جارێ مەسلەی ڕێککەوتن ئێمە ڕێککەوتنی استراتیجیمان هەیە لەگە یەکێتی و ناشکرێت لایەنێک ڕێککەوتنی استراتیجی لەگە دوو لایەن هەبی، بەڵام دەکرێت تەفاهم هەبیتن لە بینی لایەنەکان. من ئاگداری ئەوەی دەباشان بیستیتم لە ڕاگەیاندن و ئەمانە، بەڵام ئەمەی کە باز دەکرێت بەو شێوەیە ئەسڵ و ئەساسی نیانی بێ بنەمایە لە کوبنەوەکانیش باس نەکراوە و یەکێتیش ئێمە بۆ پڕی قەنەعەتەوە بڕوامان بەوە هەبووە کە ئێمە هەوڵ بدەین پێکەوە حکومڕانی بکەین بۆ ئەو مەرحەلەیە چونکە زروفی کوردستان و ئەو هەلوو مەرجە سیاسیە پێویستی بەوەیە. بەڵێ ئازیزان لێرەدا هاتینە کۆتایی ئەو چاوپێکەوتنەوەمان زۆر سپاسی بەڕێز عەلی حوسێن ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی و بەرپرسی لقیدوی پارتی دیموکراتی کوردستان دەکەین. کاک عەلی زۆر بخێر. زۆر سپاس.